خەڵک و کوردەوار وەختتان وەخەیر ئەمیدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. ڕووداوەکان ئاخێزە کوردان پێویستی بە تەبیین نەزەری و تەحلیلکردن هەست تا ئەوەی کە ئێمە حساوە خۆمان بزانین و بزانین تا ئەم دەقیقە چیمان کردگە. ڕووداوەکانە لە مەهاباد تا جوانڕۆ و ویدۆ گەلێک ئەمڕۆ هاتە دەرەوە. پێویستەکە بۆ ئەوانەی کە لە ئاخێزە کوردانە بەشدارن و شراکەتی تیاکەن و فعالیت هەڵس و کەوتە تەواوی تیاکەن بزانن تا ئەم دەقیقە چه اتفاقی کەوتگە. تا ئەم دەقیقە ئەوەی اتفاق کەوتگە سەرکەوتنە بەرەی ئاخێزە کوردان بەسەر بەرەی جەهانی نظام سڵتە لە شەڕێکی چڕوپڕە گەورەترین پرۆژەی عەسرە معاسر نظام سڵتە لەلایەن کوردانەوە شکستی پێهێنراوە تا ئەم دەقیقە. بۆ خاتری ئەوەی کە ئەمە قیاسەکەی و مقیاسەکەی بزانین ئەیدەینە دەمە اتفاقاتێک کە کەوتگە پرسیار گەلێک کە ئێوە دروستی ئەکەن و وەڵامەکەی نازانن. بۆ تێگەیشتن لەمە ئێشێ من مثالێک بدەم. وەختی ئێمە ئێژین هاوتەرازین ڕۆڵەی زەمانەی خۆمانین دنیا گۆڕاوە و دنیا لە هەموو بەشێکا گۆڕاوە ئێشێ بزانین دنیا چۆن گۆڕاوە. مثال بدەم. ئێمە وەختی باسی شەڕ ئەکەین ئەگەر وا فکرکەین کە واین 1000 ساڵ لەوە پێشەوە خەڵک تەنیا ڕێگەی شەڕکردنی کە ئەیزانێت ڕوبەڕووبوونەوەی لە شەکانتەکە یەکتری و کەڵکوەرگرتن لە نێزە و سنان و تەور و چەقۆ و خەنجەر و چوزانم تیر و کەوان و شمشێرە کابرایەک بەهەنێریتە ئەو زەمەنە کە تفەنگێکی بیکەیسی پێبێت بڕنەوێکی پێبێت کە ڕوبەڕووی 100 نەفەر و 200 نەفەر ئەوێتەوە لە دوور و لە فاصڵەی 300 متری بە تەقەی دەنگێ گردەکونێکە کاتە گیانە ئەمانە و ئەمانە ئەتلێنەوە ئەمانەی کە هیچ جۆرە تەسویرێکی تریان لە شەڕ نییە لەم شەڕ ئەدۆڕێن تێناگەن شەڕ گۆڕیاگە کەرەستەکەی گۆڕیاگە زەمینەکەی گۆڕیاگە ئیمکاناتەکەی گۆڕیاگە. ئام دنیایی کە پێی ئەڵێن دنیای ئەنلاین دنیای لاهوت و ئینتەرنێت اتفاقات گەورەیەکی دروست کرد. ئەوەڵەن بابزانن جیهانە عەسرە دیجیتال و عەسرە سایبەر جیهانێکە کە تەمامە خەدەماتە ئیداری تەمامە پەیوەندگەل چووگەسە ناوە ئەمانە فرشتێکی تحتە شوعا قەرارداگە ڕەوابەتە عاتفی خانەوادگی ئابووری اقتصادی ئێوە دیتان لە ناوەم دنیای لاهوتە شتێ بە ناوە ڕەمز ئەرز هاتە دەرو لە بەشە ئابووری. ئێوە دیتان لە شەڕە عێراقا دوژمن کریا بە ئایکۆن و شەڕە سایبری تەکا کریا و لە سایبرە بریاوەلی. یەکەم نمونەیە کە نظامە سڵتەگەرەکی بوو لە سەرزەمینی ئێمە تاقی کاتۆ ئینقلاب دەسە شاراوەی شەبیه سازی مدل سازی کردن لە ئینقلاب واقعی لە فەزای ئەنلاینا بوو. یعنی چۆن ئەمە؟ یعنی تو نەمایشێک ئەدەی لە شلوقی و گۆڕان و ناڕزایەتیکی کەم و لە شلوقی ئەەکەی بەڵام تەمامە تەحەولە واقعیەکە تەمامە ئەو تەحەولە کە گەرێکی سی بیگرێت تێریتێ فەزای ئەنلاین. مثال ئێمە چۆن فکرەکەنی سە ئینقلابە مجریەکی شەبەکەسی سەدا و سیمای جمهوری ئیسلامی تێت ئێژێ من لەم شەرایطە ئیتر ناتوانم مجریگەری بکەم. ئێمە فکرەکەین ئینقلابە. ئێمە چۆن فکرەکەین ئینقلابە بۆ ئەوەڵین بار لە ناوە ئەم فەزا ئەوڵەن لە خیابان دەرهاتکە لە سەتحە زەمین دەرهاتکات کەسە فەزای ئەنلاین. زەمینە شەڕ گۆڕیاگە زەمینە شەڕ فەزای ئەنلاینە خیابان بۆ نەمایشە. تۆ لەگرا چی ئەوێنی بۆ ئەوەڵین بار گروپە ئانینۆموس کەس نازانێ کێنەمانە بە عنوان شواریەکان و فریاد ڕسەکان فیلدە شەڕە ئەنلاین تێنە حزورە دەوڵەتە ئێرانی و ئێژن گورزە کارامان وەشاند. حەکمان کرد سیستەمەکانیان و حەکمان کرد مەجلس و کەسیش نەیزانی ئەمانە کێ بوون. چه اتفاقی کەوت بۆ ئەوەڵین بار ئیاڵەتە متحدەی ئەمریکا گەلێکی بوو بە قڕلێدان و نەمایش لێدان و چوار بەرتەقاندن و دوولاشە کەفتن و بین لە یەکتری و کەف بچەرێنین و ئەم مەحەلە و ئەو مەحەلە
لسر زمین بیرتی و لدنیا ایل آنلاین بیکا به امر واقع و انقلاب لدنیا آنلاین لزمین هیچ اتفاقی نکوی هیچ نیرویی کی جدی دروس ناوی هیچ اتحادی کی میلیونی دروس ناوی هیچ سازماندهی کی انسان کان و لشکل کان لقل یکتری اتفاق نکوی کسیش ناناسید بلام لا آنلاین انقلاب 85 مليون إيراني تماشاي شر 100,000 نفرك قشتي بقسو انقلابي ولي أونلاينا أصلح كان أم سلاحة حملة كان أم جبهة شونة حملية هاشتاكية هاشتاك 600 مليون نفر ومهسا أميري دي شو اتفاقي كود كوي جيريا كاما بارقا تقاين راوة كاما بنكي عصري دبينشو باستور جيريا كاما بادغان سباي بازداران جيريا كاما قلم رول دسيان درهات حيج هاشتاك 600 مليون مهسا أميري خيلي اتفاق قوليك أما بتوي يجي زمين الشر قورياغا زمين الشر قورياغا خيابان ديا تو كلانتني بكلانتني نايقري أو هاتك انقلاب كات لأنلاينا لفزاي سايبر ومجازية قالك لا قشتمان نتيجة كي قبولك إنو قشتمان أوينو انقلابي أما چون بو پوشتا و پرداخ بو دسي بينا كردگا وتيان انقلاب و تواو بو خلق تيبري و تواو لجمهوري إسلامي إمام ما نخويندو استتوتي اگه بو حزب ديمقراط كوم الله بكك اجي بآساني هر بين درو خوتان درخن مكان دزمه وشين الحاكميات تو سلسل رميني بقصي يعني چي فورا يجروا الرامين الجهان بقلود بوتيريتو اجي مانديلا واي كردو مبارزات بدون خشونة غاندي واي كردو اكوي بيسن اكوي بو حزب ديمقراط كوم الله بكك قصي واكن بو خاطري اويك قرار نية لزمين واقعية حيج نيرويكي جدي بدني لمؤسسات دولة إيراني عبوركا أي انقلاب لكوية كوي انقلاب لدنيا مجازية كوي خواهري ناقري وجمهور الإسلامي تني فيها وشنياغ وجامعي جهاني روي تيكرقا ودور راندي لبريكا دسي بينا كرقا پنجادانا سيليبريتي جهانيا ناورد بو قشقرتاندن دي آخر ذكر دوار أما يخويندو برلويك أوان 6 سالي تر 10 سالي تر بين بيجن يكم انقلاب أونلاين الجهان والشبيه سازي انقلاب أونلاين الجهان لإيرانا كريا إما دسيان ما نخويندو استراتيجية أوانا أمبو لزمين واقعية نمايش بلشكان أدي وإجازي توليد حجني رويكي بين أدي لزمين مجازية انقلاب تبوتابي هسويار جيري هس وانقلاب لقرا اتفاق كفي بستو نمايشك أدي لبدنا كان واتفاق قورة لأنلاين آخي لقرا چه اتفاقك كوي هيج هرزيكي جدي دروس ناويت هيج تخريب مالو إيرانية دروس ناوي هيج شريكي جدي دروس ناوي يعني سوار برنزم قديم نمايشك لبي نزميكي كنترول كرياق أدريت والشكل أدريت والسر أكوي لأنلاينا لفزاي مجازية داكترين إيما چيبو استراتيجية إيما لبرانبر أمانة چيبو استراتيجية إيما أما بو دولة إيراني بو نمايش بچوككي مجبورة خلق بيرت خيابان خلق أكويت الناوة بنزميكي كم آشويكي كم إيما كسيك كوت كسناوة آشو تماما هدايتي برو آشوكي يعني بيشيويني نزمك أو تازه كوت كسناوي بابي شيوينيت استراتيجية أو أبو نمايش بالخيابانا لأنلاين بيواتو استراتيجية إيما ليدان لتكروايتي أونلاين أوان شكست بالرواية أونلاين أوان تبديل كردن نمايشنا وخيابا بواقعية تشكستيان ببينين بكوبي لكوي بكوبي لشكستكي أمريكا ولا إراقا كردي وحج كس نيزاني وإمخوينت بالو أمريكا حتى فتح بغا وتكريد بسورة أونلاين فتح إراقي نشانه ده بلام ككوت الروب الروبون ولقى خلق إراقا خلق بغا والرمادية وفلوجة وأوانا شار ديوة شر أونلايني نمايتر بو چون نيتواني تماما مردم إراق بشيوي آيكون نشان بداد لناو سكرينه كان موبايل و تلفزيونه كان نيتواني
و لە عەرزە واقعە دۆڕاندی. دەوڵەتە ئێرانی و ویاڵەتە متحدەی ئەمریکا گەرەکیانە تا ئەم دەقیقە بیوەنە بەرەو ئاوە. بۆ جمهوری ئیسلامی موشەکەدا لە ئوردوگای خاڵی کۆمەڵە و دموکرات نەفەرێ 2 نەفەر بکوژێت بۆ ئەو کاراکە بۆ خاتری ئەوەی نەمایش دەرگیریە تەزاد نێوان جمهوری ئیسلامی و ئۆپۆزیسیۆنە مسلح و مردم کە نەمایشێکی مەحدودی بێ ئاسیبە کە لەسەر زەمین تەغییراتی دروست ناکە ئەمە بە کولی بێرێتە ناوە ئانلاین تا تۆ باوەڕکەی ئەمە شەڕە ئەمە ئینقلابە و ئەم ئینقلابە تەغییراتیش ئەکا تەغییراتەکەشی بعدەن تۆی بینیت. گەورەترین فەتح تاریخمان کردگە، گەورەترین شکستمان بە نظامە سوڵتەداگە لە بەرەی شەڕێکی جددیە شکستێکی گەورەمان بە گەورەترین پرۆژەیە عەزیمە نظامە سوڵتەی جەهانی داگە. شەڕ ئیتر لە شەکان نایکەن، زەمینە شەڕ وە جبهەیە شەڕ ئیتر زەمین وە گراوند فلۆر نییە، فەزای مەجازیە. ئێمە لە فەزای مەجازیە شکستمان بێندا، ڕەوایەتە ئەوانمان شکاند و ڕەوایەتە ئێمە تا بن جامعە چوو بوو. ئەوە مهم نییە مردم نایژێت بژی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، ئەوە مهمە کە ئیدەی ئاخێز لە ناوە خیابانە جێبەجێ ئەکریت. ئەوە مهمە کە فەرماندەهیە مەغزە ئەو مردمە لەم کەلامەتی تێدەرەوە و ئیدەگە لە ئەم کەلامە و جەهانە کوردیە بە سوورەتە مستەقیم یا غەیرە مستەقیم تەشەنەی سەنگە لە ناوە مردمە ئێمە. خۆ ئەگەر تەسەورە ئێمە لە شەڕ ئەمە بوو 2 نەفەر سەرباز لە بەرامبەر یەکتریا وێسن و تەقە ئەکەن لە یەکتری و ئیستە ئێمە دەوڵەتە ئێرانیمان نەخستکە چوون ئێمە واینە شنۆ، دەوڵەتە ئێرانیمان نەخستکە چوون واینە کامیێران، دەوڵەتە ئێرانیمان نەخستکە چوون خیابانە پاستۆر ناگرین و ئێوە لە خۆتان ناپرسن ئەرێ بۆ تارانیەکان سدا و سیما ناگرن، بۆ بەرەو خیابانە پاستۆر ناڕۆن، بۆ کەس نایەجێ بڕۆن سدا و سیما بگرن. دلیلی ئەوەسە کە ئەمە نەمایش ئینقلابە تان لە ئانلاین ئینقلاب سوورەت بگرێ. وەڵا ئیلهامە پاوەنەژاد لەسەر قەورە باوکی ڕووسەریەکەی لابرد ئینقلابە، کە تاوێن ڕیاحی ڕووسەریەکەی لابرد ئینقلابە. ئەتە خۆ نێگەرەکە بڕۆی مشت و مڕکەیت و سەنگەر بوەزیت و فیشەک بتەقێنیت و کۆکتێل مۆلۆتۆڤ بتەقێنیت و پادگان بگری و کاڵامتەری بگری و بیانگری محاکمەیان کەی ناوە خیابانە و ئەمانەی نەگەرەکە و گرێ ڕووسەریەکەی کرد و تەواو ئینقلابە. دیش مەوافقەکەی بەرەی شەڕ گۆڕیاگە پاستۆریشی نەگەرەکە بگریت، قەرار نەبوو پاستۆر بگریت. دەوڵەتە ئێرانی و ئەربابەکەی گەرەکی بوو لەم نەمایشە مۆرە تەئید لە کوردە قەومیەتنیکی بسێنێ بە عنوانە چی؟ بە عنوانە شۆڕشکێڕتەرینێ کە ئرجاعی کردگەسەوە بە ئەسڵە خۆی و ما بەقێن نیەن، ما بەخێم سەرزەمینمانە حەپەلوش کردگە ئەم کوردە قەومیەتنیکیە زوو ڕەجعەتی کردگەسەوە بە ئەسڵە خۆی ناوێ ئەمە تەشەنە بسێنێ و ئێشێ لەمانە تەئیدیە بگرین ئەمانە بە عنوانە شۆڕشگێڕترین عناسر ئێشێ تەئیدی کەن دەوڵەتە نگریسە ئێرانیە جەدیدمان بۆیە چڕ و پڕ خستیانە سەر منتەقەیە و قەومی کریاگە کورد. استراتیژیە ئێمە کردنەوەی وەزلکردنەوەی بەرەی ئاشوب و تەبدیلکردنە نەمایش خیابان بە واقعیەت بوو و لێدانە لە تەکڕەوایەتیە ئەمانە لە ناوە فەزای سایبەرە بە هەموو دەسێ، لە ئینستاگرام، لە فەیسبوک، لە کلاب هاوس و لە هەر ستەیجێکا توانیمان لێماندان و لە تەلەگرامیشا دەنگەکان بەرەو سەرزەمینە خۆمان ئەڕوات. تا ئەم دەقیقە گەورەترین پرۆژەی نظامە سوڵتەی جەهانی لەلایەن ئێوە ژنراڵەکان ئەم سەرزەمینە شکستی خوارد. بۆ چۆن؟ داستان ئەمەسە دەوڵەتە ئێرانی ئیستە بە هیداویت و نەمایشێک اتفاقێکە خستی خەڵکی زۆر و گۆری کوردەوار ئێمەی بە تایبەتی لە بەشە قەومی کریاگا دەرگیر کرد
ئەمە سەردەمە 57 نییە گروپێکی حرفەیی بێبێژە من حرفەئی کوردبازم ئیستە مردم بە گۆشت و پێس و ئەسقوانە خۆی لەگەڵ دەوڵەتە ئێرانیا دەرگیر بووگە لە ورد و دلسۆ لە ئینسانە عادی تا ئینسانەتی داراوی پوزیشن لە جوان و پیر لە دایک لە مناڵ دەرگیرە دەوڵەتە ئێرانی ناتوانێ وەکو 57 بێژێ ما با کۆفرمی جەنگیم نەبا کورد دەوڵەتە ئێرانی ئەتوانێ سپا بێرێتە مەهاباد جوانڕۆ ئەتوانێ نیرو ئەتوانێ بێرێ ئەتوانێ بەڵام ئەم دەفعەن ناتوانێ دانێ بگری و بیکوژێ بەرەکە گەورەس بەرەکە بەرەی ئینقلاب و کوردایەتی و ئاخێزە کوردانە مردم چۆکی بۆ دانادات ئەوێت و شەڕە مردم وشر الدولة بيغانية دستنشاندية يهودي مسيحية إيراني دولة إيراني لما دوريت قتل عام أكري دس بو رشاكوشي مردم إيما بواد رشاكوشي لي أكين بزانا أما مهم ليتو أصلحت بيوت هرچيش لم دنيا أصلحز أم فندك أصلحز أبزاره مهم سري وستو إرادتنا كردك طرف مقابلة إرادة بسرتونكا بزانە کابرا کلاشینکۆفی گرکە سەردەسوێژی سپایی حیجێ نییە کلاشینکۆف داوامە یارمەتی لە کێ ئەەکەی مشکڵەکە ئەمەسە تۆ بگەی بەم جێگە وەختی هاتیتە دەرۆ ئەو قەستە گیانی تۆی کردگە تۆ قەستە گیانە ئەو بکەی جایتر بە بتڵەقاز بێت و کەپسولە گاز لێ ئەدەی و ئەڕە لێ ئەدەی و تیرروکەوان لێ ئەدەی و ساتور لێ ئەدەی و تێڵا لێ ئەدەی لێ ئەدەیە تۆپێنیت ئەبزارەکە مهم نییە لە وەهلەی ئەوڵا ئیرادەکە کە ئەگۆڕێ مهمە مەسڵ خەڵکی جوانڕۆ بێ پشتمان بگرن کێ پشتە بگرێ تۆ خوات وەختی لێت ئەدا ئەتکوژێت بیکوژە وەختێ ئەتسووتێنێ باڵەبان و باڵەبان بیان سووتێنن دەی ناتوانێ بوێسێت خۆ ئێشە ئەو جارە بە تانک و نیروی زەرەهی و با نیروی هەوایی بێت ئێمەیش بە تەمامە قودرەت لە بینیانەوەی ماکیاوە لێژێت شەڕێک کە ئێشێ بیکەی ئێشێ ئیستە بیکەی نە 50 ساڵی تر تا سوژەگی تیاوێت تا ئازادی خۆت تەجروبە بکەین ئەم کەرەمەمرە بەهارە و ئەم گۆزەڵە مشکێ یاخوان نەشکێ هیچ وەخت تەواو ناوێت ئێمە ئێشە ڕۆژی شەڕە تەواویەتی خۆمان تەکە ئەم دەوڵەتە دەستنیشان دەبکەین و ئەمڕۆ ئەو ڕۆژەسە تا ئەم دەقیقە ئێوە شکستتان هاورد بە ئینقلاب نەمایشە شەبیه سازی بووگە ئانلاینیە دەوڵەتە ئێرانی و ویڵاتە متحدەی ئەمریکا و شکستی خواردگە بۆیە دەست بەجێ دوای اتفاقاتە مەهاباد و قسەکانە ئێمە دووبارە دوو موشەکە نەمایشی حواڵەی حزب دموکرات و کۆمەڵە کردەوە ئێستا حاڵیتان بوو نەمایشەکە چه شکلیە کەس خەسارات ناوێنێ و کەس دەبین ناچێ و نەمایشێک لە شەڕ و ئینقلابە وەلێ لە ئەنلاین نایخەن وەلێ ئێمە خۆسیانمان کێشاگە تا ئەم دەقیقە دەستان خۆشوێت تا ئەم دەقیقە دەستمان دەرنەکا گەورەترین شکستە تاریخیمان لە گەورەترین بەرەی جەنگە بەر عەلەیه مەردەوە بە گەورەترین قودرەتانە جەهان داگە تا ئەم دەقیقە دەیسە دەوڵەتە ئێرانی چیەکە توێ حەملە کاتە کوردستان ناتوانێ بڕواتە ناوە ئەو مەسەرە هەم سەری ئەچێ هەم بنی ناتوانێ چیەکە پرۆژەی ئینقلابە نەمایشی ئەوێسێنێت چون لەگرا ترازیاگە دەی ناتوانێ بیوێسێنێ چون لە تارانیشە تازە چەرمەکە سەخواردی خەڵکەکە تازە لە فرەشتێ تێپەڕ بوو لێو دووە ئەگەر فوی لێ بکاگەرێکی وێ بیکوژێنێت و ئیتر بۆی جەم ناوێت و بەرەبەرە سەڵ هەڵەدات و دووبارە لەزا تا ئەم دەقیقە دەوڵەتە ئێرانی تووشە شکست بوو ئەناسر و ئەیادیە دەوڵەتە ئێرانی تووشە شکست بووگە و بە ئەم فەرمانە تا شکستە هەتایە نەڕۆی لەبەرەوە تا ئەم خۆناغا ئەوەی کە کردتان گەورەترین شکستە تاریخیتان پێیان تەحمیل کردگە و لەمبەرە دووڕاندگیانە و پەلەپەل خەریکن سناریۆ گەلە مختلف و تاکتیک گەلە مختلف جێبەجێیەکەن ئێمەیش استراتیژیەکەمان ڕژاندگە و تاکتیکهای مختلف خۆمان ئەوەی دەبەرەوە بەری دانە بەدانەیان ئەگرین و ئەوانە فقط خەریکن بە ئێمە واکۆنش نیشان ئەدەن لە گرا ژێنەڕاڵ دانیشتگە
تەکە مەردە جەنگیا تەرەفی تەکە دژدڕا تەرەفی کاولە تەریاکی ئورەی بۆت ناچێتە بەرەوە و نایڵین بۆت بچێتە بەرەوە. بۆیە بۆ ئەوانەی وا تعریفیان لە شەڕ نەبوو و شەڕ جەدید نازانن با بزانن لە توو لە تاریخا فەتحوانە کریاگە کەدای زەکریا و لەمە و بەدوا فەتحنامە لەسەر فەتحنامە تێتە. نایەوە خۆش